الرحمن الرحيم. سپاس و ستایش بۆ خی گەورە و میهرەبان کە قورئانی نردووە بۆ بەندەکانی و بەنامەی ژیانی پڕ کامەرانی و خۆشنویدی دنیا و دواڕۆژی لەو قورئانەدا ڕۆشن کردوتەوە. ئەزیزانم، ئێمە ئەمڕۆ بابەتێکمان ئامادە کردووە کە بابەتەکەشمان لەسەر قورئانی پیرۆزە بە هیوای ئەوەین کە سوودی لێ ببینن. ئەزیزانم، قورئان بریتیە لەوەتە و ڕاستباردی خودا و کۆتا کتێبە کە لە ئاسماندا بەزیوە و نێردراوە بۆ پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم کە الحەمدولیلا ئێستاش لەسەر ئەو ڕێبازە بەردەوامین. بەناوی خی گەورە و میهرەبان سوپاس و ستایش بۆ خی پەروەردگار کە هاوکارمان بووبەوە و ئەنجامدانی و هەموو مخەیەمێک لە ناحیەی تەکیە و ئەم مخەیەمە لەژێر ناونیشانی بەرەو پێشچوون و گەیاندنی گەنجان بە بەرزترین ئاست و لەم مخەیەمەدا کە دوو قوتابخانە لە ناحیەی تەکە لە ئەنجومەنی تەکە بەشدار بوون، هەم قوتابخانەی نور هەم ئەکادیمیای گەنجان و دەستخۆشیمان هەیە بۆ تێگڕای میوانەکان لە مامۆستا جەزا و کاک محەممەد حەمەد سەعید و مامۆستا زانا و کە عزیێتان کێشا کە لە شاری سلێمانی و چەمچەماڵەوە کە تەشریفیان هێنا بۆ ئەنجامدانی چالاکی لە مخەیەمەکەدا و لە مخەیەمەکەشدا الحەمدولیلا چەندین بەشدار بوو، چەندین کچانی هەردوو گروپ و ئەکادیمیا بەشدار بوون و چالاکیان پێشکەش کرد. دەستخۆشیان لێ دەکەین و مێدەوارین بۆ ئەم مخەیەمانە کە هەنگاوێکە بۆ پێگەاندنی گەنجان ئینشەڵا گرنگی پێدەدەین لە ئەنجومەنی تەکیە و هەوڵش ئەدەینەوە چەندین چالاکی تر ئەنجام دەن لە سنووری ئەنجومەنی تەکیە بۆ خوشکان و بران. سوپاس بۆ ئامادەبوونتان. مثلا ولا وكلهم يعملوا كيجيراوا شتيجيراوا كسوما ده رقم كيف هو هذا توصلنا أنا ما بعرف كسوها ئێمە لە بارودۆخێکە وەها مخەیەمێکمان ئەنجام داوە کە فیتنە مەوجەدا ڕاستی نەک بۆ ئەم لاوانە کە خی پڕگار تەمە درێژیان کا کە تازە پێگەن بەڵکو بۆ ئێمەش بەڕاستی زۆر پێویستە و واجبە بۆ هەر کاکێکمان کە بەڕاستی ئەم بابەتانە بخوێنین بە دەرس و تێڕامێنین بابەتەکەی بن باسی الثقة بالله باسی متمانەبوون و بۆ هەموو بەڵێنانی کە خی پڕگار پێمانەدا بەڕاستی بەڵێنەکانی خی پڕگار هەمووی حەقە و ڕاستە و بێگومانە و بەڵام ئەوە خەلەکان لە ئێمەوەن کە پێویستە دیارە ئەو گرێبەستە دوولایەنەیە لە نێوان ئێمە و خی پڕگارە باسەکەمان لەوە بوو کە ئەبێمە خەل و کەموکڕەکانی خۆمان چارەسەرکەین ئەگەرنا یەقینەن هیچ گومانیتیانە خی پڕگار کە وەکو زۆر جار قاریەکان لە دوای قورئانەکە فەرموون صدق الله العظیم بەڕاستی ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەد لە سەد تەواون بەڵام و ئێمەین کەم و کوڕیمان هەیە وەکو ئیمامی شافعیش ئەفەرمێ ئێمە عیب لە زەمانەگرین بەڵام عیب و کەموڕەکان لە خۆمانایە بۆیە حاجەیەکی سەردەمە و پێداویستیەکە و واجبێکی ڕۆژانەیە بۆ هەموو لایەکمان لەم جۆرە مخەیەمانە نەک مانگی جارێک نەک دوو مانگ جارێک بەڵکو ڕۆژانە ئێمە پێداچوونەوە ئەپدێتی خۆمان بکەین و خۆمان نوێ بکەینەوە. بەناوی خی گەورە و میهرەبان سپاس و ستایش بۆ خی گەورە و میهرەبان کە هەمومانی لێرە کۆ کردەوە. الحەمدولیلا من توانیتم لەم مخەیەمەیە بەشدار بم لە مخەیەمی بوونیاز الحەمدولیلا توانیتم بە بابەتێک بەشدار بم کە بابەتەکەشم لەسەر قورئان بوو. دەستخۆشیم هەیە بۆ سێکرا لە بەشدار بووان تێکرا لە قسادیان من وەکو قسابیەک لە قسابخانەی نورەوە بەشدار بووم و دەستخۆشیم لە تێکرا مامۆستایان هەیە کە بابەتی سوود بەخشیان بۆمان باس کرد و دەستخۆشیم بۆ تێکرا لە قسابیان هەیە کە توانیان بەشدار بن. الحمدلله کە هەمومان لێرە کۆبوونەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس و ستایش بۆ خی گەورە و میهرەبان کە هەمومانی کۆ کردەوە لە مخەیەمی بونیان. من ئەمڕۆ وەکو قوتابیەک لە قوتابخانەی نور بەشدار بووم بە بابەتێک لەسەر قورئانی پیرۆز و سپاسی لە تێکڕای مامۆستایان و قوتابیان ئەەکەم کە ئالێرا بەشدار بوون و مامۆستایان بە بابەتی چەندەها جۆراوجۆر سوودیان پێمان گەیاند. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وژمارە وشەکانی قورئان 7,436 وڵی وەها ژماری ئاەتەکانی قورئانیش 6,236 ئاەتە. ئەپلیکیشنی فێرکاری ئینگلیزی ئەو ئەپلیکیشنی وانەیە کە شتی خۆشەکە ئەم ڕێژەیە لەوە چەبەر بێتەوە بۆ لە سەدا 60 و زیاتر. بسم الله الرحمن الرحیم بەناوی خی گەورە ئەمڕۆ بەشداریمان کرد لە مخەیەمی بونیاد لە تەکیە لە ناوچەی تەکیە بە پێشکەشکردنی بابەتێک لەسەر هۆشیاری بەکارهێنانی مۆبایل و تۆڕی کۆمەڵایەتیەکان ئینتەرنێت و فەیسبوک و هەرکام لەوانە باسی گرفتەکانی بەکارهێنانی ئەو تۆڕانە و تۆڕە کۆمەڵاتیانەمان کرد ئەو ئەپلیکیشنانێک کە لەناو مۆبایلەکانە بەکارێت هۆشیاریماندایە ئەو گەنجانەی کە بەشدار بوون لەم مخەیەمەدا لەسەر چۆنیەتی بەکارهێنان و خۆپاراستنی ئەم تۆڕانە کە هۆشیاریان هەبێت لەسەر بەکارهێنانی
ئینتەرنێت و مۆبایل. ئەم مخەیمانە بەڕاستی زۆر کارێکی باشە بۆ هۆشیارکردنەوەی ئەم گەنجانە و بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی خۆمان لەسەر بەکارهێنانی مۆبایل و یا هەر شتێک لەو بابەتانەی کە لێرە پێشکەش ئەکرێت کە هۆشیاریان هەبێت، زانیاریان هەبێت، چۆن بەکاری بێنن، چۆن بتوان ئیشوکاری ڕۆژانیان بکەن، ئەوە ئیستفادە بکەن لە بابەتەکانی تری لەم خەیمەیە کە پێشکەش ئەکرێت، زانیاری وەربگرن لە هەموو جۆرە بابەتەکان و لە هەموو بوارەکاندا. سەرتا سوپاس و ستایش بە ئەو خوایی کە تەنها ئەو شایانی ستایشە و درود و سەڵات و سەلام بۆ سەرگیانی پاکێک کە باس و خواستی لەسەر زمان نابڕێ و لە خاکدا ناڕزێت. بنای ئەکادمی بنیادەوە بەخێر هاتنی کەناڵەکەتان ئەکەین بەخێر بن سەر و سەرچاوان. ئێمە لە ئەکادمیای بنیاد گرنگی ئێمە لە ئەکادمیای بنیاد لە کۆمەڵێک کچپێک هاتوین، ماوەی 3 ساڵە لەم خولەدا بەشدارین. ئێمە لە ئەکادمیای بنیاد هەفتانە لەلایەن مامۆسای بەتواناوە ئەلحەمدولیلا سوود و وانە و زانستی زۆرمان وەرگرتووە. لە ئەکادمیادا گرنگی بەلایانی پەروەردەی و بەلایانی زانستی و بەلایانی شریعەتی پەروەردگار ئەدەین. هەبوونی ئەکادمیایەکی لەم جۆرە لەم سەردەمەدا پێویستە بۆ ئێمەی گەنجان، چونکە کۆمەڵێ هۆکار هەیە بۆی ئێمەی گەنجان بەلاڕەدا بەرێن. ئەوەشمان بیر نەچێت کە خۆی پەروەردگار لە قیامەتە کە پرسەرێکمان لەکە ئەوەیە کە گەنجەتی لە چیا بەسەر برد، کاتەکان لە چیا بەسەر برد. بۆیە با هەوڵ دەین کاتەکانمان لە شتی خراپ و بێسوودا بەسەر نەبین، بۆی لە داهاتوودا ئەخ و حەسرەت بۆ کاتەکانمان هەڵنەکێشین. و هەبوونی مەخەیەمێکی لەم جۆرە پێویستە، چونکە کۆمەڵێ شتی تایبەت باز ئەکرێت بوون ئەگەری هەیە جاریتن ئێمە گوێبیستی ئەم شتانە نەبوێتین. بەخێر هاتن کەناڵەکەتان ئەکەم بەخێر بەسەر سەر و سەرچاوان. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بەناوی خودای گەورە و میهرەبان. من قوتابی شانیا محەممەد لە ئاکادمیای بنیاد بەشداری ئەم مخەیەمەم کردووە بە بابەتێک. زۆر سوپاسی مامۆستا ئازاد دەکەم بۆ ڕێکخستنی ئەم مخەیەمە و زۆر سوپاسی مامۆستا ئەو بەڕێزانەکەم کە لە دوورەوە هاتوون بۆ ئێرە و عزیێتیان کێشاوە و کاتی خۆیان بۆ تەرخان کردو بۆ ئێمە و زۆر سوپاسی ئامادەبووان شەکەم کە لێرە ئامادە بوون. ئەم مخەیەمە کاتی ینی کاتەکانی ئێمە زۆر بە جوانی لێرەدا بەش کراوە، چەندین بابەتمان هەیە لێرە. مخەیەم خۆی واتە کۆکردنەوەی چەندین زانیاری لە کاتێکی زۆر کەمە، ئەمەش ئیسفادەیەکی زۆری بۆ هەیە بۆ ئێمە. ئەم ینی شتیوا زۆر کەم دەزەکەوێت کە لە ماوەی چەند ساعتێکا تۆ کۆکراوی چەندین بابەت باسکەیت. ئەوانەی ناخۆش بەڵام ئەوانەی دەرەوە زۆرتر من تاقیکردنەوەیەکی بۆ وێنەگرتنی مۆبایل بۆ منە زۆر جار تۆ ئەچیت شوێنێکەوە وێنەیەک بگیت ئەوە توانێت فەیسبووکیت و پەسوەردەکەی گۆڕ دوای داوای پارە بدەیت. یا مەسەلەن